هەر لە خولی لاوانی پلێکی کوردستاندا و لە یاریگای خۆی و لە هەفتەی دووەمی خولەکەدا یعنی ئاشتی میوانداری دەواازەی کردو یارەکەی لێبردەوە. گەیمەکەم هەردوویانە بە بێزی دەستیان باری کردو بە چەند هێرشێک بەختی خۆیان تاقی کردەوە، بەڵام ئەم گێمە لە بەرژەوەندیانی خاوەن یاریگا بوو کاتێک یوسف وریا بە لەدانی سزا لە خولەکی 5 گۆڵ یەکەمی تۆمار کرد. گێمی دووەم بازبەرزی ئاشتی دەستی پێ کردەوە توانیان بە تەواوی میوان بێوا بکەن کاتێک ڕابەر فازل و ڕامێر بەختیار 2 گۆڵی تریان لە خولەکەکانی 61 و 79 تۆمار کرد. یعنی دەواازەش لە خولێکی 80 توانی گۆڵێک تۆمار بکات و هەروە لە خولێکی 85 لێدانێکی سزای بۆ دروست بوو، بەڵام نەیانتوانی سوودی لێ ببینن. لە کۆتای دایرەکە بەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بەرژەوەندی لاوانی ئاشتی کۆتایی هاتوو یەکەم سەرکەوتنیان بەدەستێنا. من تا ڕادێکی زۆر باش لە تیپەکەم زۆر ڕازیم، بەڵام ئەمێکاریمان یەکەمداری کە دۆڕای ڕاستیەکەی سەحەی کۆیە بەڕاستی سەحەیەکی زۆر ناخۆش بوو، سەحەکان زۆر بچووک بوو، بۆیە ئاسی تیپەکەم لێوێ دەرنەکە بەسپاس بەخۆ لە سەحەی خۆمان کە سەحەکە سەحەیەکی قانونیە. تیپەکەم تا ڕادەیەکی زۆر باش دەرکەوتوانیمان وڵی کاگەدان ڕاستیەکەی وەکو تاکی یاریزان مایێت چکۆ خۆتەزانی یاریزانەکان ماوەیەکی زۆر تەلەبەی پۆلی 12 بوون مایندا برامون لە مەشقوڕاهێنانەکان اینجا بەعزێکی شانتەیە ڕاستی ئیشەکەن کە لە زۆر جار لە ئیشوێن بۆ ڕاهێنان و یاریکردن، بۆیە زۆر جار ئاسیان تەواو دەرناکرێت. سەبارەت بۆ تیپی ئێمە باش بوو تقریبان با ئەوکمەوەی کە ئەمە یەکەم ساڵمان لەو خولە بەشداریکردن پێش لەو خولەدا بەشداریمان نەکرد و هیچ ئەزموونێکمان نەبووە. بە پێچاوانە نادی ئاشتی چەند ساڵە لەم خولەدا بەشدارە تقریبان باش بوون ئەوان، بەڵام ئێمە باشتر بووین، بەڵام ئەوان فرسەکان توانیان گۆڵ بکەن و ئێمە نەماتوانین. هەرچەندە بەڕاستی تەحکیمی وەک پێویست نەبوو، بەڵام پیرۆزە لە ئاشتی پیرۆزیان بێ و دەستیان خۆش بێت. پلانمانەوەی بەڕاستی و یاریانەی کە ترماون 5 یاری ترماما هەر 5 یاریەکە بەڕاستی بتوانین سەرکەوتن بەدەست بێن، چونکە لە توانەماندا یاریزانی باشمان هەیە. ئەو یاریزانانی کە لەگەڵمان لەسەر ئاسی 2 شارکە نفوسمان 120,000 کەسە و لە ناو 800 یاریزان کە ئەو هەموو وەرزشکارە هاتوون هەموو یاریزانی بەتوانانە، بەڵام ئینشەڵڵا یاریەکانی تر سەرکەوتن. بالفعل توانای جەستەی یاریزانی ئاشلی ئێمە باشە بوو، توانای جەستەی یاریزانی ئێمە خراپ بوو. بەڕاستی ئەوە هۆکارێک بوو، ماندووبوونی ڕێگاش هۆکارێک بوو.